سڵاوتان لێبێت بینەر و بیسەری ڕوودا و ئەم کاتتان باش. من دکتۆر هونەر ڕێبوار پسپۆڕی پزیشکی فریاکەوتنم پۆدکاستی نەخۆشنامەتان پێشکەش دەکەم. لە پۆدکاستی ئەم جارە باسی ئەو دوو هاوژینەتان بۆ دەکەم کە سەردانیان کردم لە نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژئاوا لە بەشی ڕاوێژکاری. دوو هاوژینەکە تەمەنیان سەر و 40 ساڵان بوو. بە گوتەی پیاوەکە بۆ ئەوە سەردانیان کردبووم کە پیاوەکە گرفتی زیادبوونی هەناسەتەنگی هەبوو، نەیدەتوانی هەناسەیەکی ئاسایی بدات و دەیگوت کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو ڕۆژانە هەناسەتەنگیەکەی بەرەبەرە زیاد دەکات و ئەو ڕۆژە هەناسەتەنگیەکەی هێندە توند بوو کە وای لەکردبوو بێتە نەخۆشخانە. بۆ وردبوونەوە بۆ ئەوەی قسەی زیاتری لەگەڵ کەم لەبارەی حاڵەتەکەی لێم پرسی کە تۆ پێشتر هەناسەتەنگیت هەبووە یان ئەمە یەکەم جارە، چونکە ڕەنگە ئەمە حاڵەتێکی هەستیاری بوو بێ. گوتی دکتۆر کە پێشتر هەناسەتەنگی هەبووە و چەند ساڵێکە تەنانەت دەرمان بەکاردەهێنێ. ویستم زیاتر لە حاڵەتەکەی ورد ببمەوە. پێم گوت کە ئەی جگەرە دەچێشێت، کە پرسیارم لێ کرد خانمەکە خۆی ڕانەگرت. گوتی وەڵا دکتۆر جگەرەکێشێکی زۆر باشە. زۆر باشەکەی مەبەستی لەوە بوو کە زۆر جگەرە دەچێشێت، یعنی پیاوەکە گوتی ڕۆژانە هەندێک جار زیاتر لە 3 پاکە جگەرە دەچێشێت. ویستم زیاتر لێ ورد ببمەوە. گوتم ئەی دەرمانەکە چۆن بەکاردەهێنی؟ بەخاخەکەی پێی بوو. گوتی دکتۆر ئەو بەخاخە بەکاردەهێنم. زیاتر دەمویست تێبگەم بزانم ئایا بە دروستی بەکاردێنێت، چونکە گرفتێکی نەخۆشەکانی ئێمە بە هەڵە بەکارهێنانی دەرمانەکانیانە. گوتی دکتۆر بۆ خۆی دەزانێ بەکاری بێنێت و تەواو دڵنیایە کە چۆن بەکاری هێناوە. کە پیشانی دام کە بەخاخەکە چۆن بەکاردەهێنێت، دیار بوو بەخاخەکەی وەکو بەخاخ بەکارنەهێنا بوو، بەڵکو بەخاخەکەی کردبوو بە شڕوب خواردبوویەوە. بۆیە هیچ کات دەرمانەکەی ئیستفادەی لێ نەکردبوو و هەناسەتەنجەکەی لە باتی بەرەو باشتر بوون بەرەو خراپتر بوون چوو بوو. ئەمڕۆ من لەگەڵ دکتۆرە باران جەمیل، پزیشکی دەرمانساز و قوتابی ماستەر لە فێرکاری تەندروستی ئەم بابەتە باز دەکەین و باسی چۆن دەرزی ئەنسۆلین و چۆن بەخاخ بە شێوەی دروست بەکاربهێنین باز دەکەین. دکتۆرە بەخێر بێی. لەسەر ئەو حاڵەتەی من باسم کرد و بەگشتی چت هەیە؟ تۆش ڕەنگە لە دەرمانخانەکان تووشی ئەم حاڵەتانە بووبی کە کەسێک دێت بە حسابی خۆی دەرمانەکەی زۆر بە باشی بەکارهێناوە، بەڵام بە هەڵە بەکاری هێناوە و ڕەنگە سوودی وەرنەگرت بێت. بێگومان ئێمە لە دەرمانخانە ڕۆژانە ڕوبەڕووی ئەو جۆرە کەیسانە ئەبینەوە. نەفسیشت ڕۆژێکیان نەخۆشێک هاتەلام، گوتی من ئەو دەرمانم لای ئێوە کڕیوە چەند مانگێکیشە و نەخۆشی ڕەبووی کابوو، ئەنی نەخۆشێکی درێژخایەنە ئەبێت بەردەوام بێت لەسەر دەرمانەکەی. فمش پێم وت جۆرەکەی چییە؟ بەخاخەکەی بۆم دەرهێنا. گوتم ئەکسپایر نەبووە دەرمانەکە، دەبێت ئیش بکات. ئەویش گوتی ئیش ناکات، ماوەیەکە خراپتر بووم لەوەی باشتر بوو. منشتم شێوازی بەکارهێنانەکەی چۆنەکەی بەخاخەکەی بۆم دەرهێنا. ئێستا چۆن ئەو بەخاخە لای منە دەری هێنا و بە شێوەیە کردی نێخستە ناو دەمی. هەر لە پێش خۆی پەمپێکی دروست کرد و هەروەکو عەتر وەکو عەتر پەمپەکەی لەدا. منیش گوتم ئەخەر بەڕێزم ئەوەی تۆ بەکاری هێنی تەکنیکەکەی زۆر هەڵەیە. دانیشتم لە بیدایەتەوە بۆی شەرح کرد کە ئەو مادەیەت کە بە هەڵەیی بەکارهێناوە بۆ تەکنیکی بەکارهێنانی بەخاخ زۆر گرینگە نەخۆش بزانێت و لەسەر دەرمانسازی شەیان خود لەسەر کارمەندی ناو دەرمانخانەکەیە بۆی شی بکاتەوە ڕێگایەکەی نیشان بداتن کە شێوازی بەکارهێنانەکەی چۆنە. لێرە من حەزەکەم ئێستا بۆ نەخۆشانیشی ڕوون بکەمەوە، لەوانەی گوێبیستی منن و ئەمبینن. ئەوە سەتان کە بەخاکە پێشەوەی کە باسی ئەو بکەین چۆن بەکاردەهێنین، بۆچێ بەکاردەهێنین بەگشتی؟ ئەوانەی نەخۆشی ڕەبوویان هەیە، درێژخایەن، نەخۆشی COPD، ئەوانەی ڕێوی هەناسەیان تەنگە، ئەوانە نەخۆشی درێژخایەنن. جاری واش هەیە نەخۆشی کورتخایەنیشمان هەیە، تەنگە نەفەسێکی زۆری هەیە، دەرمانی تر ئیش ناکات لەسەری. دکتۆر بۆ ماوەیەکی کەم بۆ هەفتەیەکیان بۆ 2 هەفتە دای ئەنێت ئەو دەرمانە، ئەوش بۆ ماوەی زۆر کورتخایەن. بەڵام درێژخایەنەکان ئەو لەگەڵیانە تا نەخۆشیەکەیان تەواو چاکە بێت. واتە بۆ هەموو تەمەنی دەبێت ئەو بەخاخە بەکاربهێنێت. بۆ هەموو تەمەنی ئەبێت بەکاری بێنێتن. ڕێگایەکی ئاسانە، بەڵام دەبێت بە وردی لەگەڵی مامەڵە بکاتن. بەخاخەکەیتەوە یەکەم جار کە ئیکڕیت لە دەرمانخانە 4 دۆزی بدایەت، واتە 4 ژەمی بدایەت نابێت وەری بگریت، دەبێت تەکید بیت لەوەی مادەکە لە ناویتی و ڕێڕەوەکەشی
ڕاستە مەسەڵەن ئەی خەیتە ناو دەمت پرێس ئەەکەی واتە بەخاخ بەستان دەخێتە سەری بەستان خەتە سەری لە ناو دەمت ڕای ئەگریت ئەوە ڕای ئەگریت هەناسەیەکی قوڵ لە دەمتەوە نەک لە لوت زۆر نەخۆشمان هەڵا ئەکات لە لوت هەناسە ئەدات کاتێک تۆ بەخاخکە لەسەر دەمتە دەمتە بەخاخەکە دەرمانەکە چۆتە ناو دەمت ئەبێت لە دەمەوە هەناسەکە بچێشیت بە تەواوی تۆزێ ڕای ئەگری بەخاخەکە دەرێنیت لە لوتەوە هەناسە ئەدەیتەوە نەک لە دەمەوە پێش ئەوەی تۆ بەخاخکە بەکاربێنی هەناسەیەک دەدەیتەوە بۆی هەموو سیەکانت بەتاڵ بوو بن دواتر ئەوە کە پەستان خستە سەری بۆ چەند چرکەیەک یەکجار بەخاخکە دەکەی ئەگەر خەیتە ناو دەمت و دوای ئەوەی کە وەرت گرت و هەناسەت وەرگرت و باشتری شاد دەچرکەیەک 15 چرکەیەک هەناسەت ڕابگری بۆی ئیشی خۆی بکات خوارەوە هەمووی بچێتە خوارەوە بە هێواشی هەناسە ئەدەیت بۆ لە تاواتی چێتە خوارەوە دوای کە بەخاخەکە دەرهێنا لە ڕووی دەمەوە هەناسە مەدەوە لە ڕووی دووتەوە هەناسە بدەوە بۆی دەرمانەکە ئەگەر ما بێت لە ڕێڕەویستیەکان دەرنەچێت بۆی هەموو دەرمانەکە ئیسفادە بکە ئەو کەسانەی کە هەناسە تەنگیان هەیە بەدڵنیایی زۆر بە ئاسانی هەست پێ دەکەن کە سیەکانیان چەند بە ئاسانی دەکرێتەوە یعنی دوای بەکارهێنانی دەرمانەکە یەکسەر هەست بە ئاسوودەبوونێک دەکەن سیەکانیان دەکرێتەوە پێی ئاسوودە دەبن. دکتۆر جان شتێکی تریش هەیە نەخۆش زۆرجار هەڵا ئەکات لە بەکارهێنانی بەخاخ چێکی ئیکسپایری مادەکەی خۆی ناکاتن چونکە ئەوانەی نەخۆشی درێژخایانیان هەیە بەردەوام هەیتیان جاری وا هەبووە دەرمانەکەی ئیکسپایر بۆ بەکاری هێنەوە ئەوە ناڵم کاریگەری لاوەچی خراپی هەیە بەڵام هیچ کاریگەریەکی تەواوی لەسەر دەستەی نییە بۆیە بێ پێش ئەوی بەکاری بینیتن مادەکە دەبێت تەماشا بکات ئیکسپایری ماوە یاخود نەماوە ئەوە شێک لە هەڵەکانی نەخۆشە. باس لەوە دەکەین تەبعاً بەدڵنیایی پێش ئەوەی بیکڕیت تۆ چێکی ئەکسپایرەکەی بکە هەر لە دەرمانخانەکە دڵنیا بۆ کە ئەکسپایر بوو یان ناچوو وە لە ماڵۆژ ڕەنگە هەندێک جار نەخۆشێک بە درێژخایان دەرمانەکە بەکاردێنێت لەوانەیە لە زیاتی دانەیەک 2 دانە یان 3 دانە دەکڕێت بۆی لە ماڵەوە لە بەردەستی بێن بۆی لی نەڕێ ڕەنگە یەکەچیان کەوت بێتە پشتۆ و بۆ ماوەی درێژخایان لە ماڵەوە مابێتەوە بووە باشترە لە پێش هەڵپچڕینی تەماشا بکەی بزانی ئەکسپایر بوو یان نا چونکە ئەگەر ئەکسپایر بوو بێ تۆ دیسان ئیستفادە ناکەی لە دەرمانەکە. زۆر باشە دکتۆرە پێش بەکارهێنانی یەکەکی دیکە لە شتەکان ئێمە دڵنیابینەوە لە پاک و خاوێنی دەمەکەی ئەبێت هەر جارە و پێش بەکاری بهێنی دەمەکە دەوێت پاک بکرێتەوە و ئەوەش بۆ بەکارهێنانی کەسیە یان یەک تا کەس ئەگەر 2 کەس هەبوو لە ماڵەوە هەمان نەخۆشیان هەبوو باشترە 2 دانەی جیاوازیان هەبێتن هەمان دەرمان بەڵام 2 دانەی جیاواز هەر کەس ئی خۆی بەکاربێنێت چونکە لەوانەیە تۆ هەوکردنێکت هەبێت بزەوت نەخۆشیەکت هەبیتن بگوازرێتەوە بۆ کەسەکەی تر بە تایبەت یەکێک لەو هەوکردنانی ئێمە باس دەکەین زۆر جار کە تۆ بەخاخ بەکاردەهێنی لە دوای بەخاخکە ناودەمت دەشوێەوە ئەگەر باسی ئەوشم بۆ بکەیت چونکە تۆ کە ناودەمت نەشوێەوە ڕەنگە گرفتە چی دیکەت بۆ دروست ئێمە گەبە باسی کاریگەری لاوەکانی لاوەکچیەکانی دەرمانی بەخاخ بکەین هەموو دەرمانی کاریگەری لاوەچی هەیە بەخاخ شێکەکە لەوانە بەڵام تا ڕادەیەکی زۆر سەلامەتە ئەمە نامەوێت نەخۆش بترسێنم چونکە ئەوانەی نەخۆشی درێژخایانیان هەیە بەردەوام دەوێت بەکاری بێنن دەوێت بەردەوامیش سەردانی پزیشکی پسپۆر بکەن بۆی بزانن ئایا هەتا چەندی تر بەردەوام بن لەسەر دەرمانەکەی خۆیان کاریگەری لاوەچێکەکەی لەوانە تووشی فتڕیاتی ناودەمت بکاتن بۆیە هەرجار کە بەکارت هێنا ئەبێ غەرغەرەیەک هەوکردنی کەڕووی کە تەبەقەیەکی وەکو سپی لەسەر زمانی کەسەکە دروست دەکات و هەم ناشرینە هەم بێزارکەرە بۆ نەخۆشە داری واشێ نەخۆشەکە تۆزێک پێستی وایە کە تووشی حساسیە ببێتن هەستیاری دروست بکاتن بۆیە باشترە غەرغەرەیەک بەدەم بکرێتن و ئاوەکەی فرە بدرێت ئەوە دوای چەند بکرێ باشە دوای ئەوەی کە بەخاخەکە تەواو چۆنا و سیەکان ئیشی خۆی کرد دوای غەرغەرەیەکەکەیت زۆر باشە سەبارەت بە شێوازی هەڵگرتنی ئەو بەخاخە ئێمە باسمان کرد لەوانەیە نەخۆشێک 2-3 دانە بکڕێت و لە ماڵەوە هەڵی بگرێ باسی ئەو بکەین ئێمە هەم باسی ئەوم بۆ بکە کە چەند هەڵبگرین چەند بیکڕین و لەکوێ هەڵی بگرین بەگشتی بۆی بە دروستی هەڵی بگرین و ڕەنگە ئێمە لە وەرزی سارد لەوانەیە زۆر سارد بێت لە وەرزە گەرمەکان دیسان لە هاوین ڕەنگە گەرمیەکە ئەوەندە زۆر بێ کە خراپ ببێ بەگشتی چۆن هەڵی بگرین بەخاخ خۆی هەر دەرمانێک وەکو دەرمانەکانی پێش و باسمان کرد بەخاخ شێوازی هەڵگرتنی تایبەتی خۆی هەیە ئەویش لەسەری نووسراوە ئەو پلێگەرمی تایبەتی ئەگە هەیە لە ژوور دەبێت دابنگرێت لە ژێر پلەیستیلیزی 25 یعنی لە ژوورێکی ئاسایی ژووری ئاسایی مەرز نییە لە ناو بەفرگر بێ لە دەرگای سەلاجەکانیش نەبێت ناکرێت چونکە سەلاجە دەرەجەی پلەیگەرمیەکەی وەکو پلەیگەرمی ژوور نییە بەڵام
لە کاتی هاوینە باس بکەین. هاوین ناوماڵ گەرمە باشترە لە شوێنی شێدار بیتن، یعنی نەوەک پلی گەرمیەکەی ئەوەندە بەرزبی کە هەر دەرمانێک پلی گەرمیەکەی لە پلی گەرمی ئاسایی خۆی تێپەڕاند کاریگەری نابێت لەسەر دەستەی مرۆڤ. بۆیە ئەبێت شوێنەکەی فێنک بێت شوێنی پلی گەرمی ژوور کە 25 بۆ 30 پلی گەرمیە. زۆر باشە. سەبارەت بەوەی کە ئێمە چۆن بزانین تێک چووە، من بە خاخکەم لەوانەیە بەکاری دێنم تەنیا بەوە هەستی پێ بکەم کە ئیش لەسرم ناکات یان دەکرێت بە شێواوی بتڵەکەی یان هیچی دیکە هەیە جگەلی ئەکسپایرەکەی کە من بتوانم چێکی بکەم بزانم تێک چووە یان نە؟ خۆی ئەکسپایرەکە ئەوە خاڵی سەرچیە شێوازی هەڵگرتنەکەی ئەگەر شکت هەیە لەوەی کە بە هەڵە هەرت گرتووە باشترە بەکاری نەهێنی. ئەوانە قوتوەکانیان شێوازەکەی تێک ناچێت چونکە ئەوها دروستکراوە کە ئەگەر زەبرێکی زۆری پێ بکەویتن بەڵام پلی گەرمیەکەی زۆر سەرەکیە لەگەڵ ئەکسپایرەکەی. زۆر باشە. هەندێک نەخۆش وە لەسەر چاوەکانی زۆر زار باز دەکات تەنیا لە کوردستانە دەڵێ من بە بەخاخ ئالوودە دەبم. تەبان دوایی بۆ دەرزی ئەنسۆلینەکەش باسی دەکەین. ئالوودەبوون نییە لەگەڵ بەخاخە بەس چونکە نەخۆشی درێژخایەنی هەیە ڕاهاتوە لەسەری بەردەوام وەری بگرێت کە وەکو خویەکی لێ هاتووە. یعنی ئالوودەبوون نییە، دەرمانێکە بۆ سەلامەتی نەخۆش بەکاردێتن وەکو دەرمانی دیکە نییە وەکو با بڵێن مۆرفین مشتیوە تووشی ئالوودەبوونت ناکاتن. ئەوەی دەیکا ئەوەیە کە تۆ کاتێک کە تووشی نەخۆشی ڕەبۆ یان هەوکردنی درێژخایەنی لولەکانی هەوا دەبی بەگشتی ئەوانە نەخۆشی درێژخایەنن واتە لەگەڵت دەمێنەوە. ئەوە هەواڵێکی ناخۆش نییە، بەڵام دەبێت ئەوە بزانین کە دەتوانین کۆنتترۆلی بکەیت کە تۆ بە خاخکەت یان دەرمانەکەت بە شێوەیەکی درێژخایەن بە دروستی بەکار بهێنی دەکرێت بۆ هەموو تەمەنت کۆنتترۆلی بکەی وەکو زەخت وەکو شەکرا وەکو بەرزەپستانی خوێن. بۆیە تۆ دەرمانەکە بەکاردێنی ئەوە ئالوودەبوون نییە. یان هەندێک جار هەیە دەڵێ فێر دەبم، ئەوە فێربوون نییە، دەڵێ من دکتۆر نامەوێت بە خاخ دەست پێ بکەم چونکە دوای فێر دەبم. تۆ نەخۆشیەکەت هەیە دەرمانی بۆ بەکاردێنی نەک دەرمانەکە واد لێ بکات تۆ نەخۆش بکەی و فێر ببی. ئەوە ئالوودەبوون نییە، ئەوە نەخۆشی درێژخایەنە و لەگەڵتە بۆ تەمەنێکی دیاری کراو. حەزشم کرد باسی ئەوە بکەم ئەوانەی نەخۆشی ڕەبوویان هەیە یانش هەر نەخۆشیێکی تریسیەکان جگەرەکێشان. ئەو نەخۆشی من باسم کرد کتی جگەرەکێشەی زۆر باشە بزەبت، یعنی هاتونە لای منیش باسییان کردووەڵە جگەرەکێشم ناتوانم تەرکیکەم. ئەخە جگەرەکێشان شتێکی زۆر ئاسانە بتانی تەرکیکەی لەبەر خاتری سەلامەتی دەستەی خۆت. یعنی جگەرەکێشان ئێستا بۆتە خوو نەک دەرمانەکە. ئەگەر تۆ جگەرەکە تەرکیکەیت دەرمانەکەش بە شێوەیەکی ڕێکوپێک بەکاربێنی ئەگەری زۆری هەیە نەخۆشیەکەت لە ماوەیەکی دیاریکراوە زۆر کەمتر بێت نەک بسێتە پلەکانی ترکە نەتوانی بە دەرمانیش کۆنتترۆل. ئەوە دەرمانە بەڵام جگەرە خۆراکی نەخۆشیەکەی نەخۆشەکەت باش ینی زۆر پەرە پێدەدات خراپتر دەکات ئەکات زۆر پەرە دەسێنێت پێی. دەرمانەکەش نەخۆشیەکەت باشترەکات بۆیە ینی دوورکەینەوە لە جگەرە و نێرگەلە و ڤەیپ و ئەو شتانە. زۆر باشە. یەک دوو کاریگەری لاوەچیم پێ بڵێ ئەگەر بە کورتیش بێت چونکە هەندێک جار هەیە نەخۆشەکە دێت لەوانەیە کاریگەریەکی لاوەشی لێ دەرکەوت بێ بە تایبەت کە نەخۆشەکە دەرمانەکەی خۆی نەبێ. بۆ من ئەوانەی کە ئەم بە خاخە بەکاردێنن هەندێک جار تووشی دڵەکوتە دەبن. هەیە دڵەکوتەمان هەیە نەخۆش بدایەتی کاتێتە لای دکتۆری پسپۆر ئەبێت بە دکتۆر بڵێت کە نەخۆشی دڵی هەیە یاخود پەستانی خوێنی هەیە چونکە ئەوە ئەگەر یەک لە نەخۆشەکان لەدە نەخۆشێکمان هەبێتن لەوانێت تووشی دڵەکوتەی بکاتن. لەو حاڵەتە دەبێ نەخۆش ینی نەترسێت چونکە لە کاریگەری لاوەشەکانی خۆیتی ئەتوانی کۆنتترۆلش بکرێتن. ئەوە حەبی دڵەکوتە هەیە ئەگەر خۆی نەخۆشی دڵەکوتەی هەبێتن ئەگەریشنا ینی ئەوە شتێک نییە برین نەخۆشەکەت. بەڵام دیسان هەمووی لەژێر سەرپەرشتی پزیشکیان دەرمانسازەکەی بێت. هەمووی دەبێت دکتۆری دەرمانساز یاخۆ دکتۆری پسپۆری نەخۆشی ڕەبۆیان نیستیەکان بەردەوام ڕێنمای نەخۆشەکەی خۆی بکاتن. یەک لە کاریگەریەکانی تر وەکو باسمان کرد کە ڕووی ناو دەما کە ئەویش کۆنتترۆلەکرێتن بە غەرغەرەکردن. جاری وا هەیە نەخۆش هاتووێت تووشی کۆکە ئەبم لە دوای بەکارهێنانی بەخاخ هەیە ئەوەشمان هەیە باوە ئەتوانی دوای بەکارهێنانی بەخاخ پاش چەند دقەیەک ئاو بخورێتەوە ئەویش کۆکەکە کەمتر ئەکاتن. زۆر باشە. دەست خۆش بێ. سەبارەت بە دەرزی ئەنسۆلین تۆ لە دەرمانخانەکان چیت بەسەر هاتووە هیچ شتێکەیە کە لە دەرمانخانەکان نەخۆشێک دێ ڕەنگە دیسان بە دەرزی ئەنسۆلینەکەی شەکرەکەی کۆنتترۆل نەبێ شەکرەکەی بەرز بێ یا هەندێک جار بە پێچەوانەوە ئێمە لە فریاکەوتنەکان توش دەبین نەخۆشێک دێ کە دەرزی ئەنسۆلینیان بەگشتی دەرمانەکانی شەکرە بەکاردێنێت
لەبەرەوەی پابندی ڕێنمایە پزیشکیەکان نییە دەرزیەکەی زۆر بەکارهێناوە یان کەم بەکاریهێناوە یان ژەمێکی لەگەڵ نەخواردووە بۆ پێیکە بۆی دانراوە نەخۆشەکە دێت زۆر جار شەکری دابەزیوە بە پێچەوانەوەشەوە ئێمە هەمانە شەکرەکەی کۆنتترۆل نیە و شەکرەکەی زۆر بەرزە لەلای ئێوە چی ڕوویداوە لەسەر دەرزی ئەنسۆلین ئەگەر بۆم باس بکەیت لە دەرمانخانەکان وەکو باسم کرد زۆر ڕۆژانە کەیسی وامان بۆ دێتن لەسەر دەرزی ئەنسۆلین ڕۆژێکیان نەخۆشێک هات گەنجیش بوو زۆر بەتەمەن نەبوو گوتی ڕێژەی شەکرام بەرز بۆتەوە وتم چەندە نەخۆشیەکەت هەیە باسی کرد ماوەیەکی زۆر نییە چەند با بڵێن ساڵێک ئەبێ و نابێت گوتم چ شتێک بەکاردەهێنی بۆ کۆنتترۆلکردنی نەخۆشیەکەت گوتی دەرزی ئەنسۆلین بەکاردەهێنم بەردەوام ڕۆژانە بەکاردێنی خۆی وا پیشاندە کە زۆر بەوە ڕێکوپێکی بەکاردێت وەزبووتە بەڵام دەرزەکەی ئیش ناکات شێوازەکەی بۆ ڕوونکردمەوە یەک لە هەڵەکانی نەخۆش کە ئەیکات لەگەڵ دەرزی ئەنسۆلین کاتێک کە دەرزەکە لێ ئەدات زوو دەستی هەڵەگرێت ئەگەر هات پێشەوەی دەرمانەکە بڕژێ پێشەوەی دەرمانەکە بڕژێت ئەوانە زیاتر لە حاڵەتی قەڵەم ئەوانەی دەرزی ئەنسۆلین قەڵەمیان هەیە دەستی بە تەواوەتی دانەگرتێ کودای گرتێ و هەڵی گرتیە بەس ژانەکەی پێگەیشتەوە بەس ژانەکەی پێگەیشتەوە هیچ با بڵێن دەرمانەکە نەتوانێت دەستەی و کاریگەری خۆی نەکردووە بۆیە ڕێژەی شەکرەشی بەردەوام بەرز بۆتەوە بە تەکنیکی بەکارهێنانیان هەیە نەخۆش ئەبێت هەموو ڕێزگەکان بە تەواوەتی بزانێت قەڵەم یاخود دەرزی ئەنسۆلین ئەوەی کە گیراوەکە پێی ڕاکێشتن و لێدات هەردووکی هەمان تەکنیکە و بزانم لێرە دەرزەکەم هەیە بەس پێش ئەوە دەمەوێت ئەوە بڵێم زۆر جار ئێمە نەخۆشەکە دێت لی دەپرسین بۆ نمونە دەزانی دەرزیەکەت چۆن بەکاربێنی دەزانی شڕوبەکە چۆن بخۆی دەزانی بۆ نمونە بەخاخکە چۆن بەکاربێنی ئەو بەگشتی نەخۆشی ئێمە وایە هەموو شتێک دەزانێ و ئێمەش بەڕاستی لەو کاتە لەوانەیە لەبەر قەرەباڵخی نەخۆشخانەکان لەبەر قەرەباڵخی دەرمانخانەکان نایەین دووبارە هەموو شتێکی بۆ ڕوون بکەینەوە یەکسەر دەڵێن مادام خۆت دەزانی زۆر باشە باشترە لێرە دووبارە هەموو شتێک بۆ نەخۆشەکە ڕوون بکەینەوە ڕەنگە وەکو دکتۆرە باسی کرد هەڵەیەک لە بەکارهێنانەکەی هەبێ کە دەرزیەکە کاری خۆی ناکات کە بەخاخکە کاری خۆی ناکات لەگەڵ هەموو کڕینێک لەگەڵ هەموو وەرگرتنەوەی دەرمانێک باشتر ئێمە بەگشتی ڕێنماییە پزیشکیەکان بە نەخۆشەکە بڵێنەوە بەڵکو پێوەی پابند بێ من دەرزی ئەنسۆلینەکەم لەلایە ئەو وەکو سرنج بەڵام بە شێوازی دیکەشەیەتی ئەگەر پێمان بڵێ ئێمە ئەو بەبێشمان لەلایە کوڕە بزانین چۆن بۆی بەکاربێنین بەگشتی ئەو وەکو نمونەیەکە بەڵام بۆ گەوران دەرزیەکە بۆ کوێ بەکاربهێنرێ لەکوێی دەدرێت شێوازی بەکارهێنانەکەی هەم بۆ دەرزێکە و هەم بۆ قەڵەمەکە هەمان شێوازە لە ڕووی جستەیەوە سکی نەخۆشەکە هەردوولاکەی ڕانەکانی سمتی و لەگەڵیش پشتەوەی باڵەکانی یاخود تەنیشت باڵەکانی ئەوەش ئەگەرێتەوە بۆی ڕێژەی چەوری لەو ناوچانە زیاترە زۆر جار دەڵێن دەستی خۆت درێژ بکە بەم شێوەیە دەستت دەگاتە کوێت لە تەنیشت باڵەکانت و دەستت درێژ بکە دەگاتە کوێت لەسەر ڕانەکانت لەو شوێنانەی کە زۆرترین چەوری لێیە ڕێک وایە خۆی دەرزی ئەنسۆلین لە ئەو شوێنانە دێت کە زۆرترین چەوری لێیە وەکو باسم کرد سک زۆر باوە ڕانەکانیش زۆر باون لەوەی لە سمت و لە قۆڵە ئاسانتریش لێ ئەدرێتن ڕەنگە نەخۆشەکە بتوانێت بۆ خۆشی بەکاری بهێنێن تۆ دەستە دەگاتەوە ڕانەکان بەڵام لەوانەیە بۆ سمتی تۆزەگی ساعاتتر بێ بەڵێ بە چاوی لەوانەیە بە تەواوی نەیبینێت نەیبینی ئەوە دەرزێکە لامانە ڕێک بە گۆشەی 90 باشە بە گۆشەی 90 بەڵام پێش بەکارهێنانی بێت تەکیدکەینەوە ئەوە پاک کراوەتەوە شوێنەکەش باشترە پاک بکرێتەوە بە گۆشەی 90 کە دای ئەگریت ڕۆژانە لەوانەیە نەخۆش 10 یونت بەکاربێنێت لەوانەیە 5 یونت بەکاربێنێت 20 یونت بەکاربێنێت لەوانەیە ڕۆژانە 1 جار بەکاری بێنێت لەوانەیە ڕۆژانە 2 جار بەکاری بێنێتن بۆ هەر جارێک بەکارهێنان نابێت لە هەمان شوێن بدرێت واتە کە تۆ جارێک لە سکتدا جاری دووەم ئەبێت 2 پەنجە دوورتر مەسەلەن ئەگەر ئەلێرە بدرێت 2 پەنجە دوورتر باشە بە گۆشەی 90 لێ ئەدرێتن و دەستیش نابێت زۆر زوو هەڵبگیرێت لەسەر سرنجەکە یاخود لەسەر قەڵەمەکە 5 یاخود 10 تا 10 چرکە ئەژمێریت خۆت 1 2 3 4 5 تا دە ئەڕۆیت کە ژماردت ئینجە سرنجەکە یاخود قەڵەمەکە دەرێهێنیت زۆر باشە وە گوتمان ئەگەر تۆ لە ڕانی دا باشترە جاری داهاتوو دەکرێت لە ڕانەکەی دیکەی
یان لانی کەم 2 بۆ 3 سانتیم دوورتر بێ. باشە شتێکی تریش هەیە لەسەر بەکارهێنانی قەڵەم ئەو سرنجەی کە لە هیچ جیاوازیەک هەیە لە نێوانیان لەش باشی یان تەنیاوە شەریکاتە و نوێترە هاتووە شەریکاتە بۆ خۆی بۆ شێوازە دروستیە کات ئەگەنا نەفسی دەرمانە نەفسی کاریگەریشی هەیە و هیچ هەردووشیش دەکات نەخۆش ینی سەر لە نەخۆش بشێوێنین هەردووکی زۆر باش ئیشەکات بەڵام شێوە بە دروست بەکاربێت شێوازی بەکارهێنانەکەی دەبێت زۆر دروست بێت دەمێ ئەوش بزانم نەخۆش ئەبێت ئەو قەڵەمە یاخود ئەوەیان ئەو بۆ جارێکە ناکرێت بۆ جاری دۆم بەکار بهێنرێت ئەگەر قەڵەمیش بێت فڕێ بدات دەبی فڕێ بدرێت بە شێوەیەکی سەلامەتیش فڕێ بدرێت نەوەکو بخرێتە ناو خۆڵی زبری ئاساییە ڕەنگە منداڵێک بچێت دەستی تێوە بدات بڵێ بۆ قەڵەمەکەش هەمان شت ئەو سەردەرزی کە بەکاری هێناوە دەبێت فڕێ بدات شتێکی تر هەیە جیاوازی قەڵەم و ئەو دەرزیە ئەوەیە ئەبێت 2 یونت پێشەوەی لە خۆی بدات 2 یونت دەرمانەکە بەکار بێنێت بۆ ئایا بزانی سەری سرنجەکە گیراوە یا نەگیراوە ئەوەش هەر هەمان شێوە چونکە نەخۆش جاریوا هەبووە بەکاری هێناوە دەرمانەکە نەسۆتە ناو جەستەی چونکە سەری سرنجەکە گیراوە هەر دەرمانەکە نەڕۆیشتۆ دەرمانەکە ئەو شتەمەمان زۆرە دەبێت نەخۆش زۆر بە وردی ماوەڵە لەگەر دەرزی ئینسۆلین بکات چونکە نەخۆشی شەکر نەخۆشێکی درێژخایەنە ئەگەر تۆ ئەوە کاریگەری لەسەر جەستت نەبوواتە ڕێژەی شەکر بەرزە بێتەوە و بۆ حاڵەتی خراپتر ئەڕوات ئەگاتە حاڵەتێک کە ناتوانانی کۆنتترۆلی بکەین زۆر باشە پێش ئەوی زیاتر باسی ئەنسۆلین بکەین یەکێک لەو شتانەی کە هەیە لەسەر دەرزی ئەنسۆلین فۆبیایە لە هەموو دنیا خەڵک ترسی لە دەرزی ئەنسۆلین هەیە ئێستا کە سەیری بکەن ڕەنگە سرنجەکە دەرزیەکە هەر نەبینن دەرزیەکە ئەوەندە بچووکە کە زۆر زار یعنی وەکو دەست لێدانێک ژانی زۆر کەمە پێویست ناکە لەو دەرزیە بترسن ترسی نییە ئەسڵەن ژانەکەشی هەستی پێ ناکرێت ئەوەندە کەمە لە ژێر پێستیش ئەدرێت ینی 2 جار ژانەکەی کەمە ئەگەر ژێر پێست نەبا لەوانێ مانوتبای هەندێک ژانی هەیە بچێتە ناو ماسوولکەکان بەڵام ژێر پێستە ژانی کەمە نەخۆش پێویست ناکە لە دەرزی بترسێت بەتایبەت دەرزی ئەنسۆلین زۆر وردا و بەڵام هەندێک حاڵەت هەیە نەخۆش هەیە خۆی ترسی هەیە لە دەرزی ئەوەش ئێمە دکتۆرەکان زۆر جار بۆ خۆمان لە دەرزیەکە دەرسێن بەڵام بە نەخۆشەکە دەڵێن مەترسە ڕاستە خۆی منیش فۆبیام هەیە لە دەرزی بەڵام دەرزی هەر دەژڵێ مەترسن خۆی نەخۆش نابێت بیترسێنیت خۆی نەخۆشیەکەی هەیە و سترێسێکی تەواوی لەسرە تۆش ئەگەر ئەو سترێسە زیاد بکەی کاریگەری زۆر خراپتری لەسەر ئەبێتە بەدایمەن دەرمانساز یاخود پزیشک سپۆر ئەبێت ڕەساوی ئەو خاڵەی نەخۆش بکات کە نەخۆش سترێسی خۆی هەیە نابێت تۆ زیادی بکەی لەسەر بەڵکو دەبێت کەمتری بکەیتەوە هەر ئەو سترێسە هەندێک جار هۆکارە بۆ کۆنتترۆل نەبوون خۆی نەخۆشی شەکرەیەکە لەو نەخۆشیانەی کە سترێس ڕێژەی شەکرە زیادەکات لەناو دەستەی مرۆڤ خۆ لەناو خوێنە فەتو دەبێت ئەو ڕێژەی دابەزین چۆن دەبێت سترێسەکە بدات کەم بکەیتەوە دواتر دەرمانەکە بەکاربێنی بە شێوەیەکی ڕێکوپێک زۆر باشە سەبارەت بە هەڵگرتنی دەرزی ئەنسۆلین هەم بۆ قەڵەمەکە هەم بۆ شێوازەکان دیکەش گیراوەکان کە بە شێوەی ینی وەکو دەرزی هەیە بۆ ئەوانە چی بکەین چۆن هەڵی بگرین دەکرێت ئەوەش هەر لە ماڵەوە بێ یان لە ناو بەفرگر بێ شێوازەکەی خۆی دوورێگایە هەم بۆ قەڵەمەکە هەم گیراوەکە هەمان شێوازە بەڵام ئێمە بۆ ئەڵین دوورێگایە کە قەڵەمەکە یاخود گیراوەکە سەری هەڵنەپچراوە ئەبێت لە ناو ساردکەرەوە بێت بەفرگرنە کە سەری هەڵنەپچراوە کە سەری هەڵنەپچراوە بەڵام ئەو کاتێک کە تۆ سرت هەڵپچراند یاخود بەکارت هێنا ئاساییە لە پلەی گەرمی ژوور ینی دای بنێت بەڵام دوور لە ڕووناکی یعنی کە تۆ 2 دانەت کڕیوە ئەوەی کە سەری هەڵنەپچراوە دەبێت ئەوەیان لەکوێ بێت لە ناو ساردکەرەوە بێ بەڵام ئەوەی کە بەفرگرنە بەڵام ئەوەی کە سەری هەڵپچراوە زۆر ئاساییە بە لە ژوورەوەش زانستی ئەڵێت ئەگەر لە ژوورەوەش بێت ئاساییە بەڵام هەندێک حاڵەتمان هەیە جودایە نەخۆش زاری وا هەیە ئەچێتە سەیران و پێویستیشی پێەیە قەڵەمەکە یاخود لەگەڵ خۆت بیبە بۆ سەیرانیش بیبە بەڵام لە ناو بۆکسێکی ساردکەرەوەی بۆکسی سارد هەیە دەرەجەی ئەو پلەی گەرمی ناو ئۆتۆمبیل جیاوازی هەیە لەگەڵ پلەی گەرمی ناو ژوورەوە زۆر باشە سەبارەت بە کاریگەریە لاوەکیەکانی دەرزی ئەنسۆلین چیمان هەیە
دەرزی ئەنسۆلین یەک لە کاریگەریەکان نەخۆش جاری وایە هەستەکە قەڵەو بووە ئەوە ناگەڕێتەوە سەر دەرمانەکە. زۆر نەخۆش هەیە من ئەڵێت من ئەو دەرمانە بەکار نایەنم چونکە قەڵەوم ئەکات. ئێمە دوو جۆر نەخۆشی شەکرەمان هەیە، پێڵێن جۆری یەکەم و جۆری دووەم. جۆری یەکەم وای کە بە هیچ شێوەیەک ئەنسۆلین لەناو دەستەی مرۆڤ دروست نابێت، کە ئەنسۆلین دروست نەبوو دەستەی مرۆڤ خۆی قەڵەوە بێت. ئەو دەرزەیەوە ئاکات ڕێژەیەک ئەنسۆلین بچێتە ناو دەستەی مرۆڤ و ئیشی خۆی بکات، بەڵام ناتوانێت ڕێگری لە قەڵەویەکە بکاتن. ئەوە زۆر باوە لە ناو نەخۆشە و نەخۆشیش پێی زۆر ئیزعاج بوو. زۆر کەس هاتووە لای ئێمە لە دەرمانخانە، بەڵام ئێمە بۆمان شیو کردوێتەوە کە ئیشی نەخۆشیەکەی نەک دەرمانەکە. هەندێک جار باس لەوە دەکەن دەڵێن یعنی لە سەرچاوەکان کە بەدوایدا دەگەڕێت دەڵێت دەرزی ئەنسۆلین دەتکوژێ یان مشکلت بۆ دروست دەکات، بەڵام ڕاستیەکە ئەوەیە شەکرەکەیە کە ئەتوو نەتوانی کۆنتترۆلی بکەی لە داهاتوودا کۆمەڵێک پاشاتی مەترسیداری هەنە بۆ منە مشکلە بۆ چاوەکانت دروست دەکات. ڕەنگە بوو ببێتە هۆی کوێربوون، هەندێک جار دەبێتە هۆی سستبوونی گورتیلەکان. نەخۆشەکانتان بینیوە کە دەبێتە هۆی لاوازبوونی هەستەکان لە پێیەکانی و تەنانەت بڕینەوەی پێیەکان. ئەوە دەرزی ئەنسۆلینیەکە نییە، زۆر جار بەهەڵە ئەوە دەگات، بەڵام ئەوە شەکرەکەیە کە تۆ کۆنتترۆلی نەکەی، دەرزیەکەت بەکار نەهێنی، پابەندی ڕێنماییە خۆراکیەکان، ڕێنماییە وەرزشیەکان، ڕێنماییەکانت هی پزیشکەکەت هی دەرمان سازەکەت بۆ دەرمان نەبی، لە داهاتوودا شەکرەکەت کۆنتترۆڵابێ و هەموو ئەو گرفتانت بۆ دروست دەکات. ئەوە دەرزیەکە نییە کە ئاوا بڵاوە لە ناو هەندێک کەس. نەخۆشەکان من وا بڵاوبووتەوە کە دەرزێکە ئەتکوژێت نەخێر. نەخۆشە نەبێەوە بزانن کە نەخۆشی شەکرە نەخۆشیێکی درێژخایانی مەترسیدارە. ئەگەر کۆنتترۆل نەکرێت جگەلەوەی کە چەند کاریگەری لەسەر پارچەکانی تری دەستت ئەبێت، کاریگەری لەسەر تەواوی ژیانت ئەبێت، لەوانێ ژیانی خێزانەکەش بخرێتە مەترسیدار. نەخۆشمان هەبووە دەرمانی بەکار نەهێناوە گەیشتە ئەو حاڵەتە یەک لە قاچەکانی بڕاوەتەوە. توش ئەبێت یعنی نەخۆش ئەبێت و یەکێکە لە پاش هاتە مەترسیدارە بڵاوەکان، یعنی کەممان هەیە ئەومان نەبینی بێت کە کەسێک پێیەکی بڕاوەتەوە لە گەڕەکەیەک لە خێزانێک کە تێدانە بێت ئەوە. بەڵێ ینی هەمانە ئەوە کاریگەری تەواوی لەسەر هەموو خێزانەکەیە بێ، هەموو ئەندامانی خێزانی. بۆیە چەند دەرمانی شەکرات سەحەب بێت ئەنسۆلینەکە بێت بە شێوازێکی ڕێک و پێک و دروستە بەکاری بێنێت، یاخود بە شێوازێکی ڕێک و پێک و دروست هەڵی بگرێت، ئەوەندە باشترە بۆ نەخۆشەکە. سەبارەت بە بەکارهێنانی دەرزی ئەنسۆلین لەگەڵ خۆراک، لە پێش خۆراک بێ یان لە دوای خۆراک بێ، هیچ گۆڕانکاریەکەیە؟ کاری ئەوەی نییە، بەڵام تۆ کە دەرزی ئەنسۆلین بەکار دێت لای نەخۆش، شەکرەکە وێژەکەیدا ئەبەزێت. لەو حاڵەتەیە تووشی ئێوە پێڵێن هایپۆگلایسیمیا، دابەزینی ڕێژی شەکر، دابەزینی ڕێژەی شەکر. لەو حاڵەتەیە نەخۆش تووشی سەرسوڕانێکە بێت، هاوسەنگی خۆی لە دەستەدات، باشتر شتێکی شیرن لە دوای دەرزی ئینسۆلین بخورێت. هەموو ئەو خێزانانەی کە کەسێک لە خێزانەکەیان دەکرێت باوکی بێ، دەکرێت برایەکەی بێ، دەکرێت دایکی بێ، کەسێک لە خێزانەکەیان دەرزی ئەنسۆلین بەکاردێنێ، دەبێت ئەم خاڵانە بزانن. بۆ من ئەگەر لە دوای بەکارهێنانی دەرزیەکە یان تەنانەت زۆر زار کەسەکە بۆ خۆی توشبووی شەکرەیە، بۆ منە چەند ڕۆژێکە خواردنی نەخواردووە، بێهێز بووە، هەست پێ دەکات، ئارەقی زۆر دەکاتەوە، هەست پێ دەکات خەریکە سەری جێژ دەبێت، یان کە تەنانەت بە جۆرێک خەواڵوو دەبێت کە پرسیاری لێ دەکەی تۆ ناوی لێ دەپرسی ئەو کاتت جواب دەداتەوە، یان ناوی لێ دەپرسی ناوی خۆی نازانێ، کە ئەو حاڵەتانە ڕوو دەدات بە پێی دابەزین ڕێژەی شەکرەکەی. تەنانەت هەندێک جار دەبێتە لە وەشخۆچوون و تەنانەت گەشکەش. باشترە پێش ئەوەی حاڵەتەکە هێندە تون ببێ، وەکو دکتۆرە باسی کرد شتێکی شیرینی بدێ، دەکرێت چوکلێتێک بێ، دەکرێت شتێکی شیرین بێ، بەردەوام ئەوانە بەردەست بن بۆ ئەوەی گرفتی بۆ دروست نەکات و دابەزین ڕێژەی شەکرەکەی نەگاتە ئاستی مەترسیدار. ڕێکوایە دکتۆر نەخۆشی شەکرا ئەم تەنها نابێت نەخۆشەکە خۆی ئاگای لە خۆی بێت، ئەبێت هەموو ئەندامانی خێزانەکە ئاگاداری نەخۆشەکەی خۆیان بن، چونکە پاش بەکارهێنانی وتمان دەرزێکە چەند حاڵەتێکی تووشە بێت، ئەبێت شتێکی شیرن بخوات، ئەبێت ئاگادار بین بە تەنیا نەبێت لەو کاتێک کە دەرزێکە بەکار دەهێنێت، ئەبێت یەکێکی لەلا بێت. ئەگەر خۆی مرۆڤێکی بەتەمەن بێتن یەکێک لەگەڵی بێت باشترە، چونکە کەسانی بەتەمەن زۆر جەرش دەبێت هەمووان هاوکاری بن، دەبێت هاوکار بن لەگەڵی. زۆر سپاس دکتۆرە بارانجەمیل، پزیشکی دەرمانساز. سپاس بۆ ڕێنمایەکانت، دەستەکانت خۆش بێ. پۆدکاستی نەخۆشنامەم پێشکەشکردن. هەمیشە تەندروست بن.